کۆریای باکوور کە بە کۆماری دیموکراتی میلی کۆریای باکوور ناسراوە دەکەوێتە خۆراڵاتی کیشوەری ئاسیا و پیۆنگیانگ پایتەختێتی. بەپێی ئامارەکانی ساڵی 2014 ژماری دانیشتوانی کۆریای باکوور زیاتر لە 25 میلیۆن کەس بووە. لە دوای کۆتایی هاتنی جەنگی جیهانی دووەم و لە ساڵی 1946دا بە بڕیاریکی نێتۆ یەکگرتووەکان نیمچە دۆرگەی کۆریا لە هێڵیپانی جۆگرافی 38 باکووردا کرا بە دوو بەشەوە. بەشی باکووری درا بە یەکێتی سۆڤێتی پێشوو، باشووریشی خرایە ژێردەسەڵاتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە. لە ساڵی 1950دا جەنگ لە نێوان باکوور و باشووری کۆریادا ڕوویدا و تا ساڵی 1953 بەردەوام بوو. دواتریش بە پشتیوانی سۆڤێت کۆماری گەلی دیموکراتی کۆریا دامەزرا و هێزەکانی سۆڤێت لە وڵاتە کشانەوە. هەر لەو ساڵەدا شەڕێکی خوێناوی لە نێوان باکوور و باشووری کۆریادا ڕوویدا و لەو شەڕەدا چینیەکان و سۆڤێت پشتیوانیان لە باکوور کرد و ئەمریکاش پشتی باشووریەکانی گرت. دواتریش هەردوو لە ئاگربەستیان مۆر کرد و بە فەرمی نیمچە دۆرگەی کۆریا بۆ دوو بەشی باکوور و باشوور دابەشکرا. سەرۆکی وڵات کیم جۆنگ ئونە کە بە سەرۆکە گەنجەکە ناسراوە و لە 19 کانونی دووەمی ساڵی 2011دا دوای 2 ڕۆژ لە مردنی باوکی دەسەڵاتی گرتە دەست. کیم جۆنگ ئون هاوشێوەی باوکی بە کەسێکی توندوتیژ و دیکتاتۆر ناو دەبرێت و هەرکەس ملکەتی فەرمانەکانی نەبێت بە توندی سزا دەدرێت. زۆر جاریش سزای وەک لە سێدارەدان بەسەر ئەو کەسانەدا دەسەپێندرێن کاتێک بە گەرمی چەپڵە بۆ وتارەکانی سەرۆک لێنادەن. دوایین سزایش بەرامبەر بە هیۆن یۆنگ شول وەزیری بەرگری ئەو وڵاتە ئەنجام درا کە بەهۆی نواندنی بێڕێزی بەرامبەر بە سەرۆک و خەوتنی لە کاتی بەڕێوەچوونی مەراسیمە سەربازیەکاندا بە ئاراستەکردنی بۆمبی دژە فڕۆکە کوژرا. ئەوە جگەلەوەی کە پێشتر چەندین سزای سیر و سەمەرەی بەسەر کەسایەتیە باڵەکانی حکوومەتدا سەپاندووە کە یەکێک لەو سزایانە تێبەردانی سەگ بووە لە مێردی پووری کە لە دوای کیم جۆنگ ئونەوە دووەم گەورە بەرپرسی دەوڵەت بوو. زیاتر لە 80 کەسیش بە تۆمەتی سیرکردنی کەناڵە تەلەڤیزیۆنیەکانی کۆریای باشوور بە فەرمانی کیم جۆنگ ئون گولەباران کراون. جگە لەوانش دەسەڵاتدارانی پیۆنگیانگ نزیکەی 10,000 کەسیان ناچار کردبوو کە منداڵیش لە نێوانیاندا بووە سەیری دیمەنی لە سێدارەدانەکان بکەن. کەسانی نزیکیش لە حکوومەت ناچار کراون سەری بۆ دانەوێن و گوێبیستی تەواوی قسە و فەرمانەکانی بن و کاتێکیش قسە دەکات سەیری چاوەکانی نەکەن. لە شەقەمەکانی ئەو وڵاتش کەس بۆی نییە پشت بکاتە پەیکەرەکانی و خوێندکارانیش لە خوێندنگاکان ناچار کراون وێنەکانی سەرۆک ماچ بکەن. لە دوای مردنی باوکیشیەوە کیم جۆنگ ئون سزای ئەنجامدانی کاری قورسی لەناو سەربازگەکاندا بۆ ماوەی 6 مانگ بەسەر ئەو هاوڵاتیانەدا سەپاند کە لە کاتی پرسەکەیدا وەک پێویست گوزاریشیان لە خەمەکانیان نەکردووە. کۆریای باکوور خاوەنی بۆمبی ئەتۆمیە و نزیکەی 3000 کرێکار لە 20 کارگەی ئەتۆمی لە کۆریای باکووردا کار دەکەن. ئەوەش مەترسی لەسەر کۆریای باشوور دروست کردووە و وڵاتانی خۆرئاوای نیگەران کردووە و وای کردووە لە کۆمەڵگای نێودەوڵەتی داببڕێت. کاروان شێخ موحسین NRT